زۆر باشە بەڕێزانم، وەڵای ڕێکەوتێکی سەیر بوو ئێستا سەعات 3:30 بەیانییە. خەریکی ڤیدیۆی ئەو کاتانێکی ئینگلیزیەکان هەڵە دەکەن، ئینگلیزی و بریتانیاکان، و بە تایبەت جۆرج بوش بەناوبانگە بە ئینگلیسی دەست و پێشکاوەکەی و بەناوبانگە بە ویک گرامەر، ئەم گرامێرانەی شتی وا دەڵێ ئەسن کەس نایڵێ. خەریک بووم ڤیدیۆیانەم لە پنیەکدا دەنا. ئەو برادەرم ئەوەی گۆچانی بۆ ناردمەوە شۆ زۆرم پێسەیر بوو. ڤیدیۆیەکی ئاوایان کردو لەسەر هەڵەکانی ئەوێ کوردی سەیریکەن. کوردیەکەی ئاوا بوو کەیسە باسەکەی لای خۆ لای بۆ حواڵەی خوای بێتاقەت مەبن و سەیری ئام پۆستانە ئەمە نووسیوێتی یەکێ لە بریندارەکان تووششکانی قاز بووتەوە تومەزەوە ئەوێ بڵێ قازیشکا سەیری و دێڕەکەن کاری سەربڕینمان بۆ 4 ئاژەڵ ئەنجامدا 4 ئاژەڵیان سەربڕی و هەڵساین بە ئەنجامدانی سەردانیکردنێک بۆ لای سەرۆ ئەوێ بڵێ سەرێکمان لەسەرۆ بدا وجودنەوەی گۆڕان تەکانەیە بۆ هەستانەوە وڵامە خوا خۆی ڕەحم بە حیزبەکانی کرد لە کاتی ڕۆماڵی گرگرتنی لەگەی هەولێردا ئاو دەچێت بە تامێرەکەدا ئەوە ئەوێ بڵێ تامێرەکەمان باشە ڕەنگە پێیان خۆش نەبێ هەمووی پلەیکەم، بەڵام هەر بۆ ڕەفرەنس بوو بۆم ینی ڕێکەوتێکی جالب بوو کە ئێستا خەریکیەوە بووم هەڵەی ئینگلیزیەکان بڵێم ئەوانەوەیان باقیەکەی چاو لێ بکەن لەوێ. بەڵام ئێمە بچین بۆی کە بزانن و لەو ترسە نەجاتی و بێکە ئەی هەڵەی گرامێری دەکەم نازام ئەوانە تۆ دەبێ قسە بکەی وەکو مناڵێک چۆن کوردی فێر دەبێ ئەو ماوەی کە بە هەڵە قسە دەکات دەبێ و هەڵەی تێپەڕێنی ئۆکەی و دەبێ شانازی پێ بکەی بە هەڵەکانت هیچ کێشەیەکی نییە. بۆی کە ئەوەش بڵێم دڵنیا بن کە خەڵکە ئەمریکایی و ئینگلیزیەکان چەندە بە هەڵە قسە دەکەن و بە تایبەت جۆرج بوش ئەو ڤیدیۆی سیرکەن با بچین سێریکەین کامە ئەوان چۆن هەڵە دەکەن. بۆ نمونە هەڵەیەکمان هەیە ئەوەی لابم هەڵەیەکمان هەیە ئێمە باسمان کرد مەسەلەن I should have gone دەبا ڕۆیشتە بام دوای should have ئێمە دەبێت شکلی سێوم بینین ئۆکەی، بەڵام زۆربەی ئەمریکایەکان لە زیاد گانی دەڵێن went بەڕابردوو دێڵن هەرشتی وا نەبوو هیندیان کتۆ ئێستا سێرێک خەڵک بووان عادی بوو ئەسەن لە زیاد بڵان should have gone should have gone خەڵکەکە بە دروستی دێڵە ئەمریکایەکان should have gone into a place a license read the book and I definitely should have gone there in hindsight. I should have gone there. Okay, بەڵام and I بە هەڵە دەڵێن went ئەوەی چ لێ دەکەی my parents that I didn't go home when I should have went home. I should have went home. first reaction was oh hell I made the wrong choice I should have went to the party. I should have went to the party. I should have gone. I started to say 70, so I should have went with my gut. I should have went. I knew I should have went with the app. I don't think I should have went for that. بە هەڵە دێڵن God, I should have went through with that. Only if I... On it. 4 months into YouTube, I should have went harder, right? I should have went harder. I should have gone harder. Okay. Session I knew I should have went across the Sutherland. This is ئەوە ئاکادمیستنەوەنە لە زانکۆ that probably should have went to town or something. ئەوە هەڵەیەکی گرامێرە دەیکەن و یا بۆ نمونە ئێمە باسمان کردکە بۆ یەک کەس بوو داز کەڵکی لێوەردەگرین مەسەلەن دەڵێن he does know okay ئەوە ڕاستەکەیەتی But what he does know is he wants okay ئەوە ڕاستەکەیەتی ئەوان دەڵێن چی مەسەلەن ئەگەر نێگەتیڤەکەی چۆنتر بکەین he doesn't know ئەوە ڕاستەکەیەتی ئەگە بمان هەیە نێگەتیڤ بکەین دەڵێن doesn't he doesn't know how to
أو راستكيتي جراميركي شو باصي هي يكسر بت doesn't be والله ما وان دولن don't ها So we go back to the first guy and we say, he says, boys, even though he don't know nothing about ها he don't know nothing about زلي أو double negative أول شيء هلا أو بخوي negative واش negative negative لقال negative تبت positive يعني دودانا ناريني بيتكنيك دبت أريني شي هوا أول شيء هلا بيز قال له كذا الله he don't know أوكي ها دي سانديلته he don't know He don't know no better. We كورا don't he care if doesn't you know بابا جان he doesn't know he don't know near بلام ديله هاو أكاديميستا ورنجا بروفيسور شربه he don't know he don't know near he doesn't know okay بونمونا يشي دي كان زور بحالة ديلان دالا I was sat there زابلا I was sitting there خريكي دانشتن بوم لبه دالا لبه نيشان درام بحالة ديلان I was sat there ها And of course, the rest is history. I was sat this weekend with my partner's little brother, who's 8. I felt like I was in the waiting room for hours. My head felt like it was ready to... I was sat in the media sub film I was sitting not sat okay Like that. إذا مثلا بونمونا دجابلان she's working دلان she be working أو أفرو أمريكانا كان زوروا دلان she be working أو من فيديو كم هي خريكي بتشوكو خريكي جورة هل لبيرم دسي أبلودي كم رنجا وروجانا أبلودي كم أفريقيا كان أواني لأمريكا لدايك بون بخريكة جورة كدلان she be working هالان she's working هرتون هلايا Currently working at this moment. And she be working means that she works on a regular basis. And the third option, she be. Okay. أو هلا كان يعني دكواتا أمريكاي بخوي هلا دكا أتودليتي جابا بتشين يعني بتايبت أوي جورج بوشي أوندي هلا جرامير هي جورج بوش بو ناسراو كنيوي كان بوناوني بوشيزما بوشيزمز يعني أو هلا جرامير يعني أوني أو قصة قرانا لكن يقدان هيج واتاو معناه تشيني وكو أواني كجوتسان لكوردي دانشاني دارك أوانا بوش بناو بانجا بوي بافشين اللي يردي قصدك سيري كيم زاين دلسي أها Thank you. Well, Lou, thank you very much. Laura and I are thrilled to be here. I appreciate the members of the press. I think you طلع سباسو دكم أو بريسو وني جورناليستو شتانا serve a كاتون very useful purpose, especially tonight. As you know, we're studying safe levels for our جوك يا كديلا based our later decision لوي on sound science. Thank you for so many members of the Congress here. My fellow Texan Tom DeLay دلا تام ديليج ليريا أو is here at the head table. Lou asked me a little earlier if Tom ever smiled. دلا لولي برسيم رقة تام بيكنيوا دلا والله نازم ما هربو نوصل لدينا أصلا I said, I don't know, I've only known him 9 years. I've known him for 9 years for كينا لبلام هيزني واللي قرن أوان بو حساب ناكين إذا Anyone can give you a coherent sentence
دەڵێ هەموو کەس دەتوانێت ڕستەیەکی جوان و ڕێک و پێک بڵێ بەڵام ئەگە دەتوانی وەکو مناوە شتی قۆڕ بڵێ Something like this takes you to an entirely دەڵێ شتێکی ئەوە هەر دەتباتە شوێنێکی دیکە new dimension. Here's another. دەڵەوە ژێکی دی I understand small business growth. دەڵێ من گرۆثی ئەو بازرگانە بچووکانە دەزانم تێدەگەم I was one. هەمیش یەکێک لەوانم یعنی چی یعنی من بیزنسم یا گرۆثم ینی لەجاروی ئێمە بەستیەوە بۆ میژ یەکێک لەو بیزنسانەم هەبوو دەڵێ I was one You know, I love great literature. I actually said this in New Hampshire. دەڵەوم بەڕاستی کتۆ لە نیو هەمشایر ئەوەم کتۆ ڕۆژ Appreciate پێیسە preservation. دەڵێ ئەو preservation ینی ئاگا لێبوون لەو ئەو نییە ئاگا لێبوونی ئەو شتانە دەستخۆشی It's لێ what you دەکەم do when you run for president. دەڵەوە ئەو شتەیە کە تۆ کاتێک ینی بۆ پرێزیدنت بوون خۆت ئامادە دەکەی ئەو شتەی دەکەی کەس نازان دەڵێ چی You gotta preserve. دەبێ ئاگا ینی پرزەروی کە ئاگا لێ بێ نازان دەڵێ چی I don't have the slightest idea دەڵێ هەر یەک زەڕە نازانم چم دەبێت دەڵێ هەر نازان دەڵم چی what I was saying. Or how about this one? دەڵێ دیوە More and more of our imports come from overseas. دەڵێ زۆربەی هاوردەکانمان لە دەرەوە ڕادە هاوردە بخۆی لە دەرەوە ڕادێدی ئیمپۆرت یان شتێکی کە لە دەرەوە ڕادێ لە زۆربەی هاوردەکانمان لە دەرەوە ئەی لە چۆ ڕابێ Now, most people would say, in speaking of the economy, دەڵێ کاتێک باسی ئابووری دەکەین دەڵێ زۆربەی خەڵک باسی ئەو پایەکەی دەکەونێ کیکی ئابووری کە دەبێت گەورەتر بێتەوە هەر کەسێک بەشێک لەو ئابووری هەڵدەگرێتی ینی کیکی ئابووری مەسەن کوردستانی ئاوەندە هەر کەسە کەمێکی ئەو بەردەکێ جا لە ئابووریدا ئەڵێن کیکەکە گەورەتر دەبێتەوە ئەوە لێرە لەجاروی کە بڵێ گەورەتر بێتەوە چاو دەڵێت چی we ought to make the pie bigger. the pie bigger لە ئینگلیسیداوا دەڵێن دەڵێ و پایە و کیکەکەی گەورەتر دەکەینەوە بۆی کە هەموو دەوڵەمەند بین و هەرێکی لە تێکی گەورەتر هەڵگری I, however, am on record saying دەڵام لە شوێنیشی ئەوم کتۆ ought to make the pie higher. دەبێ و کیکەی بڵینترکەین لیزە بڵێ گەورەتریکەین دەکتوێتی بڵینتریکەین بیبینە سەرتر It is a very complicated economic point I was making. دەڵەوە یەک دانە بابەتی زۆر کامپلیکیتد و وانەیەکی ئابوووریەکە من لێ کردومە کە دەبێ ئەمە پێویستیمان بە یەک دانەکیکی درێژ هەیە There. But believe me, what this country needs is taller pie. taller pie دەڵێ کیکێکی بڵینترە نەک زەلامتر کەس نازانێت شتان ساز دەکەم And how about this for foreign policy دەڵێ دیوە vision? When I was coming up, it ئەوە was لێرە تێکەڵ پێکەڵێکی دەڵێ ئەسن زۆر سەیرەدا ئەگە ئینگلیزیەکە لی تێبگێ ئەوە هەر گوێ بگرن و کاتی زۆر دەبێت باسی دژمنەکان دەکەن a dangerous world. And we knew exactly who the they were. who the they were they بخۆی پرناونا قەت دەی لەگەڵ لە پژنە دەدەی ئەوە کوتی دی It was us versus them. it was us versus them And it was clear who the them was. and it was clear who the them was Today, we're not so sure who the they are, who the they are دیسان دەیەکی هێناوە but we know they're there. but we know they're there بە حیاتی کەس ئینگلیسیە قسە نەکردو John, 'John, 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 '
In fact, the first time we met, he thought I was talking in tongues. Then there's دەڵێوان زان بەڕاستی چەندانە زمانی جیاواز قسە دەکەن. my most famous statement. دەڵێوەم زۆر بەناوبانگە و قسەیە. Rarely is the question asked. دەڵێ زۆر بەدەگمەنە و پرسیارە دەکردرێتشا ئەو پرسیارێک کە کردوێتی. Is our children learning? Is our children learning? Children کۆیە دەبێ کردارەکەش are بێ نەک is. Are our children توێتی is. Let us analyze that sentence for a moment. با پێیدا بچینەوە دەڵێ بەو If you're a stickler, دەڵێ تۆ ئەگە یەک دانە نەفەریوە بە ڕێزمانی زۆر بە وردی لی دەکۆڵێتەوە دەڵێگە یەکێک لەوانی you probably think the singular verb is should have been the plural دەڵێ احتمالاً فکر بکەوەلان کە ئەو ئیزە دەبا ئاربا. are. But if you read it closely, پاشە کشێ ناکە لە خۆڕادان شتێکی بۆ ساز دەکە لە خۆڕە هەر لە you'll گەڕامێتە. see I'm using the intransitive تێنەپەڕی پلوراڵی کۆی subjunctive هەر نیمانەشتیوە کە زانازان دەڵێت. intransitive plural subjunctive tense. So the word is are correct. The word is correct. The word is are correct. ئەوانەی کتۆ بەڕاستی. Finally, let's see you wordsmiths out there. دەڵێ با بزانم ئەوانەی کە زۆر شارەزای و شەوشتیوان لێرە دانیشتم زانەوە و بۆ جێبەجێ دەبێ کتومە. Diagram this sentence I said. This may sound a little West Texan to you, but when I'm talking about myself, and when he's talking about myself, when I'm talking about myself, I'm talking about myself دروستە. When he's talking about myself, ئیدیۆ باسی نەفەرێکی دیکە دەکە ناتوانین بڵێ myself دیسان. all of us are talking about me. Me. Now, ladies and gentlemen, you have to admit دەڵێ بەڕاستی دەبێ دانی پێدا بنێن کە من ڕاستەهایەک دەڵێم کە بەشەر ئێستا نەیکتۆ. in my sentences I go where no man has gone before. دەڵێ بەو ڕاستانەم شوێنهایەکی ڕۆیشتوم گەیشتوم یانی شتایەکم کتۆ کە ئێستا بەشەر پێی نەگەیشتوم. But in closing, the way I see it is I am a دەڵێ و جوورێم دەیبینە من بەرەکەتێکم بۆ ئینگلیزی. boon to the English language. I've coined new words like misunderstanding and Hispanically. Hispanic ly ناگرێ. Hispanically man هەر نییە. I've expanded the definition of words themselves using vulcanized when I meant polar. دەهێز بڵە polarized کتێتی vulcanized. Grecians کاتێک دەهێز بڵە Greeks. I meant Greeks. Inebriating when I Inebriating. meant exhilarating. کاتێک دەهێز بڵە exhilarating. And instead of barriers and tariffs, بارێکیش لە جیا بڵە barriers and tariffs کتێتی I said terriers and barriffs. terriers and barriffs. And you know what? Life goes on. ئێرەی گرینگە ئەو بۆ ئێوە. دەڵێ بەڵام دەزانی چییە؟ ژیان بەردەوامە. دێوە ئەو هەڵانەم کردو دەی چ بوو؟ My wife and my daughters دەڵێ ژنەکەم و کچەکانم still love me. ئێستش هەر خۆشیان دەوێت. Our military still protects our shores. سەربازەکانمان ئێستش هەر ینی چی پێڵەن وڵاتەکەمان دەپارێزن. Americans still get up and go to work. ئێستاش ئەمریکایەکان هەموو بەیان هەڵدەستنە ئیش. People still go out and have fun. ئێستش هەر خەڵک دەستنە دەرێ و ینی کەیف و نەهەنگی خۆیان دەکەن. As we're doing tonight. هەرو جوورە I don't think it's healthy to take yourself دەڵێ زۆر پێم وانێ باش بێ کە زۆر جددی بگری شتەکەی. seriously. But what I do take seriously is my responsibility as president to all the American people and to the office I hold. And that is what I came tonight to tell you. Thank you for inviting me, and thank you for your hospitality.
ئەوە دەست خۆش بۆ ئەوەی کە ئەو شۆ لێو جێرامەوە داوەت و کردم و دەست خۆش بۆ هاسپیتاڵەتی یا بۆ میوانداری و ئەوە دەیکاتە هۆرسپیتال هۆرس یعنی ئەسپ هۆرسپیتاڵەتی And thank you for your hospitality. جاوە چیرۆکەکە ئەوەیە کە چەندە ئەوانە ئەمریکایەکانیش هەڵە دەکەن کەواتە کۆڵێک مامۆستای ئینگلیزی کە هەر لە ئەمریکاین بەخۆیان دەڵێ کاتێک بە توندی قسە دەکەین جاری وایە لە زارمان دێتە دەرێ دەپەڕێ هەرچەند بە خۆمان دەزانین بە خۆمان مامۆستای ئینگلیزین دەزانین بەڵام دەپەڕێتە دەرێ خۆ دنیا خرا نابێت چێ تۆش هەڵە دەکەی لی مەترسێ وایە دەڵێ دەترسێم هەڵە بکەم ناشتی وانێ دەبێ بیڵێ و دەبێ و هەڵانە بکەی و دەبێ شانازیشیان پێ بکە هیچ گرفتێک نییە و ئەوە تاوە ڕئیس جمهوری ئەمریکا پرێزیدنتی ئەمریکا بوش بەناوبانگە بە هەڵەی گڕامێری ئۆکەی کەواتە مەترسێن و پێی پێوە بنێن و تەواو